مێژووی هونەری کوردیدا دەنگێکەیە کە بە شکۆی ئاواز و میوزیکی کوردی ناسراوە. دەنگێک کە قوتابخانێکی گەورەیە، ئەویش هونەرمەندی گەورەی کوردستان مامۆستا مەسەری خالقیە کە ئەکرێت بڵێن وتنەوەی گۆرانیەکانی یان دەرگای وتنەوەی گۆرانیەکانی بەڕووی هەموو کەسێکدا یان بەڕووی هەموو هونەرمەندێکدا کراوە نییە، ئەکرێت بڵێن ناوچەیەکی قەدەغەکراوە. بەڵام ئەم ئێوارەیە دەنگێک میوانی پرۆگرامی کورسات مەگەزینە کە بە خۆشەویستێکی زۆرەوە یان بە بوێرێکی زۆرەوە گۆرانیەکانی هونەرمەندی گەورە مامۆستا مەسەری خالقی دەڵێتەوە. بۆ لە ئێستاشدا بۆم ئێوارەیە بۆ یەکەم جار گۆرانیکی نوێی بڵاو دەبێتەوە، گۆرانی هەیناری مامۆستا مەسەری خالقی، ئەویش هونەرمەندی ئازیز پشکێوکەریمە لەگەڵ کاگڕۆژ ئازاد میوزیسیان میوانی بەرنامەکەمان. سڵاوتان لێبێ و زۆر بەخێر. سڵاو لە جەنابە، زۆر سپاس. بیریشمان نەچێت ئەم گۆرانیە با سپۆنسەری کورسات دەستگای میدیایی کورسات بەرهەم هاتووە و پیرۆزبایی بڵاوبوونەوەی ئەم بەرهەمەتان لێکەین کە بۆ یەکەم جارە ئێوارەیە لە کورسات مەگەزینەوە بڵاو بێتەوە. باسێکی بەرهەمەکەمان بۆ بکەیت. زۆر سپاس. سەرەتا دەستخۆشی بۆ جەنابت و بۆ کورسات و بۆ هەموو هاوڕێ و هەواڵ و برادرانم کە لێرن. دەستخۆشی لە کورساتەکەم بۆ ئەم بەرهەمە کە زۆر ماندوو بمنەوە. سپاسیانەکەم هەموو کات ئەرکی کێشا و لەگەڵ مابوو و سپاسیانەکەم. دەستی خۆش بێ کاگڕۆژ، سڵاوت دەبێ و زۆر بەخێر بێت. سپاسەکەم کاکڕەوەندە زیدی. زۆر سپاس، بەخێر بێت. دەمێت بەرنامەمان بێکەوە نەکرد. زۆر دەبێت تەمەنێکە بیرمە کردی، پێم خۆش بەخێر بینیمی. سپاسەکەم. پێمان خۆشەکە لەگەڵ بینەرانە گۆرانەکە ببینین، کلیپەکە ببینین و دواتر بگەڕێنەوە گفتوگۆکانمان بەردەوام بێت. باشە؟ فەرمون با پێکەوە بینەری گۆرانیەکە بین کە بۆ یەکەم جارە لە کورسات مەگەزینەوە بڵاو بێتەوە. فەرمون. خوشم آمی باقا جانی زیادر نای خوتی زانی جیرو دبوم خوشی زانی خوشم
دایار هینار هینار دەستان خۆش بێت هاوڕێیان پیرۆزبایتان لە یەکەم ڕاستین بەرهەمەت بڵاوەوە زۆر سپاس. باسێکی بەرهەمەکەمان بۆ بکەیت چێ هاوکارت بوو چێ کاری لەگەڵا کردیت لەم بەرهەمەیە؟ لە ڕاستیە ئەم بەرهەمە ئێمە سەرەتا تۆمارمان کرد لەگەڵ کاکە نزار زەوی بە دەستخۆشیەوە، دواتر فکری کلیپ و ئەوە دروست بوو، کورساتی ئەزیز ئەرکیان کێشا و کلیپەکەیان بۆ کردین و دەریانەری خۆشەویست و بەڕێز برای عزیزم کاکە هاوڕێزایر ئەرکی کێشا کاری دەرهێنان و کلیپەکەی بۆ کردم. کۆمەڵی برادەری تریش هەر ماندوو بوون کاری تەسویر و ئەوە کاکە مەحموود هەڵانم کەمال کاک محمود کەمال دوو برادەری تر هەر لێرن، کاکە هەردی و کاکە ڕێکان بەشدار بوون هیلاک بوون لەگەڵمانە. کاری دەنگیش لە ستۆدیۆی گروپی لوڕ تۆمارمان کرد، میکسکردنی کارەکەش کاکە ڕۆژ زۆر ماندوو بووتیایە، سەرپەرشتی و ئامادەکردنی دەنگی و میکسەکەش کاکە نزار زەوی کردی. دەست چاویان خۆش بێ و سپاسیانەکەم و زۆری لاگوم بەم بە دەستخۆشیەوە بۆ هەموو ئەوانەی کە هاوکاریان کردویت و لەگەڵ ماندوو بوون. کاک ڕۆژ چۆن باسی ئەم بەرهەمەکەیت؟ تەوانێکێکە لە بەرهەمە جوانەکان ئێمە بە دەنگی چەند گۆرانی بێژێکتر بێژگە لە مامۆستا مەسەری خاڵەکەی گۆرانیە، ینی ئاشنا بووە بە گوێمان بە دەنگی حەسەن زیرەک بە دەنگی زۆر لە گۆرانی بێژەکانی تر. پێم وابێ فۆلکلۆرە ئاوازەکەی، بەڵام با بڵێن یەکێکە لە گۆرانیە جوانەکان و ئێمە بۆ میوزیکەکە کە دروستمان کردوتەوە تەبعاً لەگەڵ کاکنزارە بە سوودوەرگرتن لە مۆسیقا ئەسڵەکە خۆی و خۆمان با بڵێن دووبارە مۆسیقای خۆمانمان تێکەڵ کردوتەوە و دووبارە لە ڕووی کوالەتی و هەندێک دەستکاریمان کردو. بێگومان چکە و کار لە کۆناکە کراوە چۆنڵی وەکو ئەمڕۆ ستۆدیۆ و کوالەتی ئەمڕۆ نەبووە، بەزێک دەستکاری ئەوشمان کردو. دەستان خۆش بێت. وەرگەکەشت هێناوە بۆ ناو ستۆدیۆی کورسات مەگەزین کەواتە گۆرانیشمان ئامادە بێت و سەر چاوبەست بووم بوورە بەرهەمی هەینار فەرموو کاک پشکێوە. بەرهەمی هەینار بەرهەمێکی فۆلکلۆرە وەکو کاکە ڕۆژ ئاماژەی پێکرد، تێکسی فۆلکلۆرە، ئاوازی فۆلکلۆرە، ڕنجەکەشی بابک ڕادمەنیشات کردوێتی. ئێمەش لەگەڵم پیاوە بەڕێزانەیە و لەگەڵ گروپی لوڕا تازەمان کردەوە و وتمانەوە. دەستان خۆش بێت. سپاس. بینە سەرەوەی باسێکی ئەو بوێریەم بۆ بکەیت کە دەستە بردووە بۆ شاکارێک، دەستە بردووە بۆ بەرهەمەکانی مامۆستایەک کە وتنەوەی بە هەموو کەسێک ناکرێت. بەڵێ ئەم بوێریە لە شۆ سەرچاوی گرتووە؟ سەرچاوەکەی وەڵا کاکە ڕەوەند لە 2019 جەنابی مامۆستا مەزەری خاڵقی دکتۆرای فەخری پێبەخشە دەنگێکی من چوو بە لای ئەو پێی لە دەنگکە و پێی خۆش و بەشداری بکەم. لێەوە من ئاشنایەتیم لەگەڵ مامۆستای بەڕێزا بۆ دروست بوو، بەشدار بووم لەو دکتۆرایە بە خۆشحاڵیەوە. یەکەم هەنگاوی ئیشی من بوو لەگەڵ جەنابی مامۆستا مەزەری خاڵقی. ئەمە ژوێنەیەکی بەڕێزانە لەگەڵ مامۆستای گەورە مامۆستا مەسەری خاڵقی. بەڵێ ئەوە چەند ڕۆژێ پێش ئێستایە وەکو پرس و ڕاوێژ چوومە لای جەنابیان و بۆ ئەم کارە بوو بۆ کاری هەینار. سپاسێکم بە خۆشحاڵیەوە منی ڕاگەیان وتیەوە بەرهەمەی خۆتە، ئەوە گەوریە بۆ من بەڕاستی. فەخرگشتی ڕای لەسەر بەرهەمەکانت چۆنە؟ بەرهەمەکانی ڕابردووە ئەمە یەکەم بەرهەم نییە، چەند بەرهەمێکی مامۆستا مەسەری خاڵقی دووتووەتەوە. بەڵێ ڕای زۆر باشە لەسەری، زۆری پێ خۆش بوو، وتی متابعیشم ئاگام لێتە، بەڵام ئەو سەرنجێکی تری هەبوو لەسەر ئەوەی کە من لەگەڵ ئەمەیە کە ئەو کارانی ئەو ئەڵێمە و باسی ئەوەی کروتیە بێ فۆرمێک، بەرجێک، فایلێک، سایلێکی خۆشت هەبێ لەگەڵیا و سوود ببینی لەم جۆرە ستایلی من و بۆ ستایلێکی تازەتری خۆت، وەک بەرجێک، وەک نوێکاریەک و وەک فۆرمێکی خۆم. کارت لەسەر کردووە؟ کارمان لەسەر کردووی ئینشەڵا لە ئایندە بەنیازین جێدەستمان دیارە بێ، بەڵام تۆزە شوێنی لەسەر خۆی شەکەین. کاکە ڕۆژ کارکردن لە بەرهەمێکی لەم جۆرەیە ئاسان نییە. کاتێک ئەمە بەرهەمێکە کە تەواوی خەڵک کە عاشقی جەنگی مامۆستا مەسەری خاڵقین نۆتە و گۆرانیان دەبەرە، چۆن ئەم کارە ئێوە کردوتانە؟ تەبعاً وەکو خۆتەڵێی ئاسان نییە، بەسیتر کاتێ بۆ نمونە
کارێک بە خۆشەویستی و ئیشی تیاکەی بێگومان چۆنەڵی ئەنجامەکەیەوە بێ کە بەدڵی گوێگر و بینەر ببێ ئێمەش یعنی بێگومان بە خۆشەویستی و ئیشمان تیا کردووە یعنی بێ هیچ هەبوونی تەماعێکی مادی یاخود بیرکردنەوە لەوەی کە سوودێکمان پێگەێنێت تەنها وەکو خزمەتێک بە هونەر و مثلەن ئەو کەسانی کە گوێی لێگرن بەدڵیان بێ بێگومان هەر ئیشەکە بە خۆشەویستی ئیشی تیاکەی دوای جوان دەرێت دەستان خۆش بێت کارێکی جوان دەرچۆ تایبەتە دڵنیام بینەرانیش کێسا بینەری بەرنامەکان بەرهەمەکەی ئەویان بەدڵ بووە ئۆرگەکە هێناوە بە کات نەکوژین و گفتوگۆکەمان پڕ چێشتر بکەین ئاچیتێ ئەوێ و بەرهەمێ پێشکەشەکەی بەرهەمێکمان پێشکەشکەن کاکوشکی و بەسەر چاو بەرهەمی شەدەلارمان هەیە باشە لە خزمەتانێ بەرهەمی شەدەلار زۆر باشە فەرماوەکەی شەدەلارەکەم وەرە سەیرانی گوڵان جوانە دەبێ گیانەکەم دەبێ سەمایە و مەگێڕانە سەردەستێ یاران جێگەی نازاران گۆڕی جاری جاران گناه گورالان چنبول جوان هموم استن بیا باید جوانش کشیدایی سرخوشم له باد گرانت سردست یاران جگه نازاران کوری دلدارانت پرستن وک جاری جاران گناه گورالان چنبول جوان هموم استن ورا بانی چا ورا سیران و گلبارانه دبی جانکم دبی پایان ازی تو جانه وقتی کاتی خمید لبردم لمچه منظره سکردم وقتی کاتی سرلای واره بملان جولاره دلت بردم بیا باید جوانش کشیداییم دلتا مسیم لنشید و چانید سرخوشم له باد گرانید سردست یاران جگه نازاران کوری دلدارانت پرستن وک جاری جار
گناه گورالان چمبول جشن همو بستن هەر بژیت و دەنگت نەڕزێ دەسوکۆنجی تۆ خۆش بێ کاکە ڕۆژ زۆر زۆر سپاس دەستان خۆش بێت لە وتنەوەی هەر شاکارێک هێڵێکی باریک هەیە ئەوی شێواندن و نوێبوونەوە چۆنم هاوسەنگی ڕاگریت ئەو هاوسەنگیە وەڵا لە ڕاستیە ئەوە ئەبێ ئەزمونت هەبێ ئەزمونی من گوێگرتنە زۆر گوێگرم و زۆریش هەوڵەیەم کە لە جیلی تازەش زۆر گوێ بگرم بۆی ئەو هاوسەنگی ڕاگرم و هاوسەنگی تێک نەچێت لام دەستێ خۆش بێت سپاس دەکەم کاکە ڕۆژ لە کاتێک کورسات کارمەندێکەیە لە کورساتە کە یەک ئەبینن لەگەڵ ئەو کارمەندەیە نەک لە ناو کورساتە لە هەر شوێنێ بێت کەشەکە ئاگۆڕێت باسێکی ئەو کارمەندە بکەوت چی ئەو کەسەوە ئەوەنە نزیکە لە تۆ چەند ساڵ نەوەڵا چەند ساڵێنە یەک ساڵ پێکەوە مامۆستا بووین لە مەکتەبێک مەکتەبێک بوو زۆر زۆر جددی بوو زیاد لە حەدی تەبیعی جددی بوو مەکتەبە ئیتر تاکە کەس کە جددی نەبوو من و ئەو بووین ئەو کەسەی کە ناوین تر ئەمڕۆ ئەمشۆ لێرە بینیمەوە ینی بەیادی و کاتەوە خەریب و لێرە بەزم بنێنەوە بەست بۆی نابێ دعوەتی قاوەشی کوردی نەخواردوتەوە کردم بە شیر ڕێزسڵامان هەیە بۆ کاک مستەفا کارمەندی دەستگای میدیای کورسات لە بەشی ئەسعار کاک پشکێو پلان و بەرنامەی داهاتوو چییە؟ ئاگادارم کە باس لەوە کرد کە لە سەرەتایە پلانی ئەوەت هەیە کە گۆرانی تایبەت بە خۆت هەبێت لەگەڵ مامۆستا مەسەری خاڵقیە گفتوگۆی ئەو کارەتان کردووە پلانی داهاتوو چییە؟ وتنەوەی گۆرانی هونەرمەندێکی ترا یان هونەرمەند مەسەری خاڵقیە یان نەخێر پلانی داهاتووت ئەو کارەیە کە تایبەت بە خۆتە لە ڕاستیا ئێمە کار و چالاکیەکەمان لەگەڵ کاکە ڕۆژە ماندووشەکەین زۆر جار بەڕاستی زۆرینی هەفتەکان باڵین لە 7 ڕۆژ جارێکە لە 10 ڕۆژ جارێکە چالاکیشی کورد دروستەکەین و بۆ پلاتفۆرمەکانی خۆمان دەیانین کاکە ڕۆژ زۆر مادۆ پێمەوە کاکە نزار و گروپی لور ڕستۆدی گروپی لور زۆر لەگەڵمان بەڕاستی ئیشەکان هەمووی لەوەیە کرێ و ئەوە ناکارم نەژینا من ناتوانم دەبێ ئەوە بە تەماینی شاڵا لە ئایندەیەکی نە نزیک نە دوور بە شوێنەی باوەعدێکی وانێم شاءڵا بە تەماین کاری خۆشمان هەبێت و ئەم کاری خۆمان ئەگەر ئیشاءڵا بڕۆینە پێش بە ستایل و بە فۆرمێکی تازا بێت و هەوڵەین وا بکەین ئیشاءڵا هیوادارین و لە بەرنامەی کورسات مەگەزینیشەوە یەکەم هەواڵمانی یەکەم تەوەرمان ئەو کاری تۆ بێت کاری لەسەر دەست خۆش بێ کاک ڕۆژ بازاڕی هونەر زۆر گەرم بووە بەردەوام کلیپ و گۆرانی نوێیەتە بازارەوە بەڵام کاتێکی زۆر کەمەمێنێتەوە هۆکاری ئەمە چییە؟ تۆزێک ئەبێ بڵێم ئەو یعنی مای داخەکە ئەیڵێم بەداخەوە ئێستا لەبەرەوەی هەر کارێک دروست دەکرێت شاکار نییە یعنی ئێستا تۆزێک شاکار کەمە بەداخەوە لەوەی ئەم قسەیەکەیکەم بەشێک لە هاوڕێیانم لێم زیز من لەسەر قسەی بەس ڕاستیە مثلەن لە کاتی خۆیان بۆ نێسێمە گۆرانی ئەیوەی زارا کە چەند ساڵە گوێمان لێ ئەبێ ئێستاشکە گوێمان لێ بێ هەر تاموچێژی هەیە بەڵام بۆ لەبەرەوەی لەو کاتەیە هیچ هۆکارێک نەبووە بۆی ئەم گۆرانی تەنها هۆکاری خزمەت و بڵاوکردنەوەی گۆرانیەک بووە کاتە بەدڵەوە ئیشی تیاکرەوە بەڵام ئێستا لەوانەیە مەسەلەن کە گۆرانی دروستەکرێت بیری لای ئەو ببزانێت چەند پارەی دەسەکەوێت چەند جمهوریە بێ نازم چەند ئەدی بووە چەند فۆڵۆوەر زیاکە زیاتر منە تەرکیز لەسەرم شتێ بۆیە ئاوە زۆر زۆرە بەرهەم بەڵام یعنی ئەم قسەیگەیکەم بە هەر نێگەتیڤ نەبم کاری باشیش هەیە بێگومان یعنی کۆمەڵە کاری باش و ئەوە شەکرێ جا پێم وایە بە تۆ پرسیارەکەت یعنی زیاد لەسەرەوە بۆچی ئەمەنە زۆرە ئەوە یەکێکە لە هۆکار بۆ ئەمەنە زۆرە بۆ کاتێکی کەم ئەمێنێتەوە بەدڵەوە ئیشی تیا ناکرێت ئەگەر هەر ئیشە بەدڵەوە ئیشی تیا بکرێ هونەر شتێکە پەیوەندی بە هەست و ئیحساسەوە هەیە کە بەدڵەوە کردت بێگومان یعنی ئەمێنێتەوە دەست خۆش بێت کاک پشکێ و بینۆ سەر گۆرانی و بەرهەم و شاکارەکانی مامۆستا مەسەری خاڵقی ئەم پەیوەندیە چیە لە نێوان تۆ و گۆرانەکانی هونەرمەندی گەورە مامۆستا مەسەری خاڵقیە هەیە ئەم پەیوەندیە پەیوەندیکی ڕۆحیە یان پەیوەندی بە دەنگی تۆ گۆرانی و بەرهەمەکانی مامۆستاوە هەیە وەڵایی پەیوەندیەکە لە سەرەتایە پەیوەندیکی ڕۆحیە وەکو خاڵیەکەم زۆر عاشقی دەنگیم وەکو بابەتی ئەوەش برادران و دۆستانی ژەوەی کە گوێی لێ بێت ئاڵێن تقریبان
تۆزە نزیک تۆزێک تیمیش خۆشەویستی مە لە مناڵێەوە بۆ ئەم پیاوە هەبوو بۆ هوەرەکەی هەبوونەوەی گۆرانی چ هونەرمەندێکی ترەکەیت وڵی حەزم لە هەموو هونەرمەندە فۆلکلۆر و کلاسیکان هەیە بەڕاستی گوێ لە ستایلی تازەژەگرم لە ڕاستیە عنی ئەگەر آخر ئۆپشنە پێ بڵێم گوێ لێگرم یەم ستایلە تازێسە گەنجان ێسەش لە لێگرم بۆ بەڕاستی سوودی لێبینم فکری لێوەرەگرم ئەزمموی لێوەرەگرم بۆ من زۆر باشە بەڕاست بۆ منە هونەرمەندانی فۆلکلۆر چ بەرهەمێگەری گوێ لە کام هونەرمەندانە ئەگریت وڵا مامۆستا خالی خۆش مامۆستا حەسەن زیرەک مامۆستا تایر تۆفیق مامۆستا محەمەد ماملێ ئەگەر لە فکرم نەبێ فکرم نەچێ کە عەدنان مامۆستا عەدنان کەریم کاگە ئەیوب عەلی کاگەش دەروەهبی کاک زەکەریا عەبدوڵڵا تر وڵا زۆربیان ئەوەی کە گۆرانی بڵێت گوێ لێگرم دەستە خۆش بێت شتێکتان هەبێت لە کۆتایی بتانەوێت ئاماژەی پێ بن و هەرچەندە بەرهەمی تریشمان هەبوو بەڵام بەرهەمێکمان ئەمێنێت لە کۆتاییە بۆ کۆتایی هەڵەگرین فەرموو کات وڵا دەستە خۆش منێ ئاماژە بە شتێ بکەم ئێمە لە ماوەی پێشوا هاتین دێرە میوان بووین بۆ بەرهەمی جوتیارەکە لای جەنابتان بڵاو بۆ بە خۆشحاڵی و کۆمەڵی برادری ئەزیز زۆر ماندوور بوون یەکێ لەوانە کاک ڕۆژ بە گشتی گروپی مۆزیکی لۆر ستۆدیۆی گروپی مۆزیکی لۆر مامۆستا نزار زێوی زۆر هیلاک بوون هەمووی ئامادەکار بوویان هەیە بۆ ئامادەکردن و ئیشکردن تیا هەر هەمووی مامۆستا جەنابی بوو لەوێ گروپەکە و کاک ڕۆژ و کاری دەنگەکەی کاری تەسویر و بەرهەمی کلیپەکەش کاکە بڕیار فەتاحی خۆشەویست کاری کلیپەکەی کرد دەست و چاوی خۆش بۆ سپاسەکەم لێرە و زۆر هاوکارم بوو کاکە دیارمەدیش کاری وێنەکەی بۆ کردین و وێنەی بۆ گرتین و کۆمەڵی هاوکاری تریشم هەیە لە ڕاستیاوی ئێساکەین بێ کاکە سامانی حاجی عەلی زۆر هاوکارمە زۆر پشتگیرمە دەستە خۆش بێت عەفوکە کاک هێرش حەمید کاکە مەبەست ئەمانە زۆر پشتگیرن زۆر کەسی تر هەیە بەڵام ئێستا ناوەکانیان یا لە خەیاڵ نەبێ لەوانەیە نەتوانم دەستی تۆش خۆش بێت کاکە ڕۆژ شتێکت هەبێ کاگراوندیان تەوان نوێ ڕای سوپاس و دەستخۆش بۆ کورسات بێگومان یەک شت هەیە باسی کەم بە کورتی نووسراوە کۆرک لە زۆربەی میدیا و لە زۆربەی شوێنەکان ئەوترێ ئۆرگ نییە کۆرگ ناوی ئەو براندەیە کە با بڵێن ئەم ئامێرانە دروست دەکات ئۆرگ شتێکی ترە ئۆرگ هەر نییە خۆی ئۆرگانە ئامێرێکی کۆنە هەر حەزەکەم لە زۆر شوێنی تری ڕاستکردنەوەی هەر شوێن گاڵی کۆرگ پێت پێەکەنە کاکە ئۆرگە کەیەکە ناخێنێت بۆ ناخێنێت دەستە خۆش بێت سپاس بۆ ئێوە سپاس چاوی جەنابیشتان خۆش بێت زۆری بێمەتان بەخشی زۆر خۆشحاڵ بووین سپاسی کورساتەکەین دووبارە پیرۆزبایی بڵاوبوونەوەی مەرهەمەتان لەکەین ئازیزان لەگەڵتان بەردەوامین بەرهەمێکی ترمان هەیە دوای ئەم بەرهەمە پشوویەکمان هەیە و لەگەڵتان بەردەوام بین فەرمووی لسر روی قامتی یار عطر و عبیر دواری دڵانی خێستە لەرزە لارەی مەمکی هەناری مەزمەز بەهنێ و نیگە دوو نێرگسی خوماری بەخەندە زولفی لادە لەسەر و زاری دنیا بە ئینتیزاری شیرین تەشیه دەڕێسێ
شیریان دشی وکو دلی من له دستی و دل ارزی چه جوان و دل رفینا افتاب و تو رو ترزی کتی کبو سرامی show